مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سبەی دەرگای هەموو خوێندگاکان و پەیمانگاکان و زانکۆکان ئەکرێتەوە بەڕووی خوێندکارانە. ساڵێکی تازەی خوێندن دەستی پێ ئەکات. لەگەڵ دەستپێکردنی ساڵی تازەی خوێندن کە نزیکەی لە کوردستانە 2 ملیۆن خوێندکار ڕوو ئەکاتە دەستگاکانی خوێندن بە هەموو جۆرەکانی، پرسیارێک ڕوو لە هەر هەمومانەکات، ئایا ئێمە وەکو حکوومەت، وەکو سەرپەرشتیارانی پەروەردە و بەڕێوەبەری قوتابخانەکان و مامۆسایان و هەروەها باوکان و دایکان، پرسیارێک ڕووەکاتە هەر هەمومان، ئایا ئێمە تا چەندێک ئامادەباشیمان کردووە بۆ پێشوازیکردن لە قوتابیەکانمان لە ساڵی تازەی خوێندن؟ چیمان بۆیان ئامادە کردووە؟ چی پلانێک هەیە بۆ ئەوەی ساڵی تازەمان وەکو ساڵانی پێشوو نەبێ، ساڵ بە ساڵ ئاستی خوێندن، ئاستی زانست و پەروەردە لە وڵاتەکەمانە بەرەو خوارەوە ئەچێ، بەرەو نزمی ئەچێ. ئێمە چیمان ئامادە کردووە بۆ ئەوەی بتوانین ئەو ئاستە بەرزکەینەوە؟ کاتێک من ئەڵێم وەکو حکوومەت و وەزارەتی پەروەردە و پاشان دێم هەتا ئەگەمە باوکان و دایکان، چونکە پرۆسەی پەروەردە و خوێندن خۆشەویستەکانم پرۆسەیەکی گشتیە، هەموومان تایە بەشدارین، بە هەموومانەوە ئەتوانین ئەم پرۆسەیە سەر بخەین، بە هەموومانەوە ئەتوانین تەشجیعی تەلەبەکانمان بکەین لەسەر ئەوەی کەوا هەوڵ و کۆششێکی زیاتر بدەن، بە حەماسەت و بە گەرموگوڕیەکی زیاترەوە بڕۆنە پێشەوە بۆ ئەم پرۆسە گرنگە کە ئەتوانی بڵێ لە هەموو شتێکی ئەم وڵاتە گرنگترە. ساڵانە هەموو بەرپرسەکانی ئەم وڵاتە، هەموو پیاوێکی ئەم وڵاتە و ئافرەتێکی ئەم وڵاتە، هەموو تاکی ئەم وڵاتە لەم پرۆسەیەوە پێگەن. هەموو ساڵانێکی پێشوو قوتابی بوون، خوێندکار بوون، لەم پرۆسەیە بەشدار بوون، وەلایەزال هەندێکیانیش هەر بەشدار، ئەوانەی کەوا لە دراساتی علیا خوێنن. یعنی ئەگەر ئەم پرۆسەیە فەشەل بێنێ، خوا نەخواست ئەم پرۆسەیە ئاوا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خوارەوە بچێ، بەڕاستی کارەساتێکی گەورە ڕۆدا لەم وڵاتە. ئەو وڵاتانەی کە ئەمڕۆ پێشکەوتوترین وڵاتانی جیهانن، لە زۆربەی بوارەکانە هۆکاری سەرەکی پێشکەوتنیان ئەگەڕێتەوە بۆ پێشکەوتنیان لە بواری پەروەردە و خوێندن و پەروەردە و زانستە. بەمە وڵاتان پێشەکەون، بەم جۆرش کە ئێمە ئەمڕۆ لەسەرین وڵاتان ڕۆژ بە ڕۆژ دواکەون. بۆیە کەم تەرخەمی کردنی هەر جیهەتێک، ئیتر وەکو وتم حکوومەت یا سەرپەرشتیارانی بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە، هەروەها بەڕێوەبەرایەتی قوتابخانەکان، هەروەها مامۆسایان، هەروەها ئێمەی باوکان و دایکان و هەموو ئەوانەشی کە کاریگەریان هەیە، بۆ نمونە دەستگاکانی ڕاگەیاندن، بۆ نمونە مامۆسایی مزگەوتەکان، هەر یەکێک لەمانە لەو بوارە کەم تەرخەمی بکە، وەڵڵاهی خیانەت، وەڵڵاهی خیانەت لەم نیشتیمانە ئەکا، خیانەت لە دینی ئەم ملەتە ئەکا. بۆیە خۆشەویستەکانم،
ئەم مەسئلە مەسئلەیەکی زۆر حساسە، زۆر هەستیارە، نابێ بە چاوێکی کەمەوە تەماشای بکەیت. ساڵانە 220 ملیۆن قوتابی بنەڕەتی لە چین پێشوازیان لێ ئەکرێ و دەست بە خوێندنی ساڵی تازە ئەکرێ. 220 ملیۆن. وڵاتی ئێمە کوردستانی ئێمە 2 ملیۆن. ئەم 220 ملیۆنە بەس لە بنەڕەتی، یعنی لە ئیبتیدایی و لە متەوەستەوە کە جاران وای پێوترا، یعنی تا نۆی قۆناغی نۆی خوێندن لە وڵاتی ئێمە. وە ساڵانە جۆرەها شێواز ئەگرنە بەر بۆ پێشوازیکردن لە ئەم پرۆسە گرنگە. بۆ نمونە ساڵێک لە ساڵەکان لە سەعاتی 9 تا 40 دقە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی هەموو تەلەڤیزۆنەکانی چین لێ ئەدرێ، هەمووان ئەیبینن. تایە کەسایەتیە جۆرا و جۆرە بەناوبانگەکانی سین، ئەوانەی کەوا بەڕاستی سەرکەوتوو بوون لە بوارەکانی خۆیانە، هەموویان دێن لیقایان لەگەڵا ئەکرێ و هەر یەکێ ژیاننامەی خۆی باسەکات بە تایبەتی لە بواری خوێندنە و چۆن سەرکەوتووە تایە بۆ ئەوەی تەلەبەکان بیبینن و ژیانی خۆیان لەسەر ئەو ڕێڕە و شێوازەیە دابڕێژن. و هەموو دەستگاکانی ڕاگەیاندنی ئەو وڵاتە ئەکەوێتە خزمەتی پرۆسەی خوێندن. و پاش ئەوەش کە بەرنامەکە کۆتایی پێدێ کە سعاتێک و 40 دقە ئەخایەنێ، ئەمجا قوتابیەکان لە قوتابخانەکانە مامۆسایان گوێیان لێ ئەگرن، هەر یەکێک و خەونی خۆی باسەکە. هەر تەلەبەیەک تۆ ئەتەوێ حەز لە چی ئەەکەی، حەزەکەی چۆن بی، حەزەکەی چی بی، ئیتر هەر یەکێک و بەو شێوازەیە پێشوازی لە ساڵی نوێی خوێندنەکەن. چی دینێک هەیە ئەوەنەی ئاینی ئیسلام، چی نظام و بەرنامەیەک هەیە لە دنیای ئەوەنەی ئاینی ئیسلام تەشجیعی خەڵک بکات لەسەر خوێندن، لەسەر زانست، لەسەر پەروەردە. چی دینێک هەیە؟ خۆشەویستەکانم، ئێمە یەکەم وشە لە قورئان دابەزی بۆ پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم. خوای تعالی فەرمان بە پێغەمبەرەکەمانەکە بخوێنە، اقرأ ئەی ئومەتی ئیسلام بخوێن. ڕۆژ بە ڕۆژ ئومەتی ئیسلام پشت لە خوێندنەکە بەداخەوە. خوای تعالی سوێن بە قەڵەم ئەخوا، خوای تعالی سوێن بە خامە و پێنووس ئەخوا لەبەر گرنگی، چونکە بەوە ملەتان پێشەکەون، بەوە ملەتان لە ژێردەستەیی ڕزگاریانە بێ، بەو قەڵەمە کە خوای تعالی سوێنی پێخوا، نون والقەلەم وما یەسطڕون. فکر و عەقڵەکان ڕۆشن ئەبنەوە، خەڵکەکان ژیر ئەبن، قبوری ژێردەستەیی ناکەن، ژیانێکی تازە بۆ خۆیان دائەڕێژن، ژیانێک کە لەسەر پلان و نەخشەدا ڕێژرابێ، گورجوگۆڵی و هیممەتە بەرزی زیادەکا لە ناو ئومەتی ئیسلامە. پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم: طلب العلم فريضة على كل مسلم. گەڕان بە دوای زانستا فەرزە لەسەر هەموو مسلمانێ، فەرزە لەسەر هەموو مسلمانێ، هەموو مسلمانێ فەرزە لەسەری کەوا بخوێنێ. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. ئایا قەت ئەو کەسانەی کە زانان و کە شارەزان وەکو کەسانێک وانە کە نەزان و نەشارەزان، واللهی فەرقیان وەکو کوێر و چاوساغ وایە، فەرقیان وەکو نابینا و بینا وایە.
ئەو کەسەی کە نەخوێنەوار بێ ئەو کەسەی کە بە دوای خوێندنە نەڕوا وەکو کوێر وایە وەکو کەسێکی نابینا وایە بەڵام ئەوەی کە خوێنەوار بێ و بە دوای علم و زانستا بڕوا وەکو چاوساقێک وایە پێشینانی ئێمە پیاوچاکانی ئێمە هەر ئاوا تێگەیشت بوون بۆیە باو باپیرانمان کاتێک باسییانەکەیان کوڕم ئێمە کوێرین یعنی ئێمە نەخوێنەوارین خۆ چاویشی 6/6 بوو بەسەویت ئێمە کوێرین يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات خوای تعالی ئەو کەسانە بەخوا لە دنیایشان نەک بەس تەنها لە قیامەت والله لە دنیاشە ئەوانەی کەوا ئیمانە هێنن و خاوەن علمن و بەدوای علم و زانستە ئەگەڕێن خوای تعالی چەند پلەیەک بەرزیانەکاتەوە بەسەر کەسانێکە کە نەخوێنەوار و نەزانن هەر کەسی ڕێگایەک بگرێتە بەر بگەڕێ بە دوای زانستا و ڕێگایەک بگرێتە بەر بۆ ئەو ڕێگایە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم سەری لە بەهەشتەوە دەرەکە یعنی ئێمە پێویستە خۆشەویستەکانم مامۆسایانی ئاینی خەڵکانێکی ڕۆشنبیر بانگخوازان مامۆسایانی قوتابخانەکان پێشوازی سبەی بەم شێوازانە لە تەلەبە بکەن ئەبێ ئەو تەلەبە و قوتابیانە کە ئەچن بۆ قوتابخانەکان گەرمەگوڕیەکی بخرێتە لاشەیانەوە بخرێتە گیانیانەوە ڕوحیان زیندوو بکرێتەوە و تێبگەیەندێن کە مەسیر و دوار ڕۆژی ئەم وڵاتە لەسەر ئەوان ڕاوەستاوە سبەی ئەوانە ئەبن بە سەرۆکی ئەم وڵاتە ئەبن بە وەزیری ئەم وڵاتە ئەبن بە دکتۆرەکان ئەبن بە مهندسەکان ئەبن بە مامۆسایان ئەبن بە هەموو چینەکانی ئەم وڵاتە لە ئەوانەوە پێگات دەی فەرموو ئەگەر ئەوانە هەر لە ئیسەوە دۆڕاو بن هەر لە ئیسەوە نەخشە و پلانیان نەبێ بۆ ژیانی خۆیان هەر لە ئیسەوە لەسەر گەندەڵی و قۆپێ و چی ژیانی خۆیان بیناکەن سبەی سەرۆکێکی گەندەڵ دروسە بێ بۆم وڵاتە وەزیرێلێک دروست ئەبن مەسلحەت و بەرژەوەندی خۆیان ئەدەن بەسەر هەموو شتێکە سبەی دکتۆرێلێک دروست ئەبن هەمویان قۆڵ بڕ ئەبن سبەی ئەندازار و مهندسانێک دروست ئەبن بەس گرنگ لایەن ئەوەیە کە چەرێک بڕاتە گیرفانیانەوە ئیتر هەر شتێک دروستەکەن هەروەکو ئەو جەعدانە دروستەکەن کەوا هەمووی مانگێک بەسەرێت تێپەڕ نابێ هەمووی ئەبێ بە جۆگە بینایەکان هەمووی بە خراپترین شێواز دروستەکرێ و هەروەها بگرە حەتا دێتە پلەکانی خوارەوەش تەنانەت کرێکارێکی فێڵباز دروستە بێ تەنانەت دوکاندارێکی فێڵباز دروستە بێ هەموو شتەکان ئیتر ئەبێ بە کەسانی خراپ ڕۆنە ئەو شوێنانە ئەمە هەمووی لە قوتابخانەکانەوە بۆیە بەڕاستی پرۆسەی خوێندن زۆر گرنگە زۆر گرنگە و ئەبێ خیانەت لە ئەم پرۆسەیە نەکرێ ئەبێ خیانەت لە ئەم پرۆسەیە نەکرێ ئەگەر ئێمە خۆمان خراپ بووین زروفی ئێمە زروفێکی خراپ بوو مامۆسایان بەرپرسەکان دەیبا ئێمە نێڵین مناڵەکانمان وەکو خۆمان بن با نێڵین دوا ڕۆژی ئەم وڵاتە وەکو ئێستا بێ کە ئێستا لە ناویان ئێمە هیچ نین واللهی سفری دوای فاریزەی هیچ نین نازانم باسی چیتان بۆ بکەم باسی چی سەروەریەک لە وڵاتە چی پێشکەوتنێک لە وڵاتە ئێمە هیچ نین ئەیتر هیچ لە هیچ کەمتر هەیە هیچ نین دەی حتا ماوە هەر مناڵەکانیشمان هیچ نەبن هەر ژێر دەسە و ژێر چەپۆکە بن بەداخەوە بۆیە داواکارم سەرەتا لە ئێمەی باوکو دایکەوە پاشان لە مامۆسایانەوە پاشان لە بەرپرسەکانەوە خەمێکی ئەم وڵاتە بخۆین و خەمێکی داهاتووی ئەم وڵاتە بخۆین داواکارم خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان بکە لەسەر دینداریتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە خەمی ئەو ئەمانەتە ئەخۆین کە لەژێر دەستمانایە یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کەوا هەوڵ ئەدەین بەرەو باشتر بڕۆین یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خێزانەکانمان ساڵح بکەی یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی کاربەدەستانمان چاک و ساڵح و دادپەروەر بکەی یا ڕەبی ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی یا ڕەبی داهاتووی ئەم وڵاتە باشتر و گەشاوەتر بێ لەمەی کە ئێستا تایەتی یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت بخاتر ئیسمی عەظەمی خۆت
خۆشی و تەبایی و برایەتی بخەیتە نێوان هەموو ڕیزەکانی ئەم وڵاتەوە. ئامین ئامین. برایانی مسلمان، باوکان و دایکان، نیوەی ئەتوانم بڵێم پرۆسەی خوێندن بە ئێوە سەرکەوتووە بێ. ڕاستە لە ڕۆژێکە 4 سەعات یان زیاتر لە 4 سەعات مناڵەکانمان لە قوتابخانان، لە هەفتەیەکە حەسابی بۆ بکە بزانم ئەکات چەنێ، لە مانگێکە ئەکات چەنێ، لە ساڵێکە ئەکات چەنێ، زۆرە. بەڵام زیاتر لەوە مناڵەکانمان لە ماڵان، مناڵەکانمان لە ماڵان و لەبەر چاوی خۆمانان. ئەبێ ئاگامان لیان بێ، ئەبێ ئاگامان لە مناڵەکانمان بێ، زۆر تەشجیعان بکەین. تەنها ئەوە حەساو نییە تۆ کەلوپەلی تازە و جانتای تازە و ڕۆژانەی باشیان دەیتێ، ئەوە شتێکی باشە، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئاگات لە خوێندنەکەی بێ و لە پەروەردەکەی بێ. بڕۆ سەردانی قوتابخانەکە بکە لە مودەی جارێک، على الأقل لە ساڵەکە ئەگەر بتوانین 6 جار سەردان بکەی هێشتا کەمت کردووە. بۆیە ئەبێ ئێمە خەمی ئەو مەوزوعە بخۆین. بە ئێوەوە مناڵ یعنی سەرکەوتووتر ئەبێ لە مەدرسەکانە، سەرپەرشتی ئێوە زۆر زۆر گرنگە، جگە لەوەی کە طبعا ئەرکی مامۆسایان، من ئەڵێ مامۆسا خۆشەویستەکان، مامۆسا خۆشەویستەکان تا ئێستا من کە قسە ئەکەم کە وتار ئەدەم واللهی معجبم بە مامۆساکانی خۆم، تا ئێستا هەموو شتەکانم تەئسیری مامۆساکانم لەسەرمە. ئێوە قودوەن و سەرمەشقی ئەو مناڵانن، واللهی سەرمەشقێکی خراپ بن خراپیانەکەن، سەرمەشقێکی باشیش بن باشیانەکەن.